کۆلێژی پەروەردەیی و وەرزشی پەروەردەیی بە خێراتریان پێڵێن چاومان ئۆهۆ وەی 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 هەی هەولێر خۆشیری شارە بتخۆمە منت لێ دیارە بتخۆمە منت لێ دیارە ناسە جوانترین یارە وەک سەیارەی چاکوارە وەک سەیارەی چاکوارە جوانی تۆم وە دەستکەوێ ئەفڕم وەکو تەیارە ئەفڕم وەکو تەیارە جوانی تۆم وە دەستکەوێ ئەفڕم وەکو تەیارە بۆچی مەماڵ و پارە بەینەڵا خۆشم دەوێ چەند جوانێکی ناسارە هەی خۆ من بەبێ باڵاکە دژیانم سەهری